پێگەی شەفافیەت داهاتە نانەوتەکانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەخاتە ڕوو کە بۆ مانگی کانونی دووهەمی ئەم ساڵ 92 ملیار دینار بووە و بەراورد بە مانگی دوانزەی ساڵی 2022 2 ملیار دینار کەمی کردووە. پێگەی شەفافیەت با بڕیاری قوبات تاڵەبانی لە مانگی تەمموزی ساڵی 2022 دەستیان بە تۆمارکردنی داهاتە نانەوتیەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین کردووە کە لە 612 فەرمانگە و 27 وەزارەت و دەستە کە 822 فەرمانبەر تێدا بەشدارن و داهاتەکان دەگاتە 6 گەنجینە. داهاتی نانەوتی سنووری سلێمانی لە مانگی کانونی دووهەمی ئەم ساڵدا 92 ملیار و 75 میلیۆن دینار بووە کە 82 ملیار و 528 میلیۆن دیناری کاژ بووە و 9 ملیار و 470 میلیۆن دیناری بەچەک و 76 میلیۆن دیناری بە شێوەی مەقاسە بووە. ئەمە لە کاتێکدایە کە داهاتە نانەوتیەکانی مانگی دوانزەی سنووری سلێمانی 94 ملیار و 518 میلیۆن دینار بووە کە 76 ملیار و 743 کاژ بووە و 7 ملیار دیناری بەچەک و 766 میلیۆن دیناریشی بە مەقاسە بووە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئامانجی شەفافیەتی دارایی لە سنووری سلێمانی و بۆ بە سیستەمکردن و دیجیتالکردنی خزمەتگوزارەکانی هاوڵاتیان لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەت کاری کردووە کە هاوڵاتیانی سنوورەکە دڵنییا بکاتەوە لە شێوازی کۆکردنەوەی داهاتەکان و بڕەکانیان. هاوکە چەندین لێپرسراوی باڵای ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕاستەوخۆ و دەقە بە دەقە و سەعات بە سەعات تۆمارکردنی داهاتە نانەوتیەکانیان پێدەکا کە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری و ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و دارا ڕەشید وەزیری پلاندانان و ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران و چەند لێپرسراوێکی دیکەی تێدایە. بەپێی بەدواداچوونەکانی کورساد نیوز تیمی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادەکاریان کردووە بۆ ئەوەی بە زووترین کات خەرجیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین هاوشێوەی داهاتە نانەوتیەکان بخرێتە ڕوو لە پێناو بەرجەستەکردنی شەفافیەتی زیاتر.